چاڵتان لەبێت لاوەرگەی ئەم جارەی تەندروست بە باز لە بابەتێک دەکەین کالەوانەیە خانمان بیانەوێت دووگیان بن زۆر لێ بترسن ئەویش دووگیان بوونە لە دەرەوەی منداڵدان بزانین هۆکارەکان چێ کاتێک خانمێک دووگیان دەبێت و دووگیانەکەی لە دەرەوەی منداڵدانی ڕوودەدات و نیشانەکان چین کاتێک کە ئەم خانمە پێویستە بیناسێتەوە و بزانێت کە ئەم نیشانەی هەبوو و دووگیانەکەی لە دەرەوەی منداڵدانێتی و بزانین چارەسەرەکان چین و هۆکارەکانیش چین لەگەڵیدا دەچینە لای دکتۆرە شلێر فەقێ فەتاح پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و نەزۆکەی ئافرەتان بۆی زانیاری زیاتر لەسەر دووگیانی لە دەرەوەی منداڵدار بزانین لەگەڵمانە بن. دروستبوونی منداڵ لە دەرەوەی منداڵداندا ئەوەیە کە لە دەرەوەی لە ناو مناڵداندا دروست نابێ لە سانەوەی لە بۆریکان دروست دەبێ لە هەندێک جاریش لە ناو لەسەر هێلکەدان دروستە بێ لە ناو بڵین ورگا دروست دەبێ لە سەر ملی ینی ئێمە ئەو بەشەی کە پەیوەندی بە دروستبوونی مناڵێتە ناو مناڵدانە بەڵام جاری وهەیە لە ملی مناڵداندا ئەویش بە دەرەوەی مناڵدان حسابە جاری وهەیە لە شوێنی نەشتەرگەری مناڵبوونی پێشوو دروستە بێ ئەویش سەرکەوتو نییە ئەویش بە مناڵبوونی دەرەوەی مناڵدان حسابێ. باشە هۆکارەکان چین کە کەسێک دووگیانی لە دەرەوەی منداڵدان تیاوەوەدا چەند هۆکارێکمان هەیە بۆ ئەو حاڵەتە گرنگترینیان و زۆربەیان ئەوەیە هەوکردنی کۆئەندامی زاوزێ دەبێتە بڵین لە ناو لە شەوە سەر دەکەوێت بۆ ملی ڕەحم بۆ ناو مناڵدان دەگاتە بۆریکان ئەوە یەکێکە لە گرنگترینیان و زۆربەی حاڵەتەکان هۆیەکەی دەگەڕێتەوە بۆ هەوکردن بۆیە چارەسەرکردنی هەوکردن ڕێگایەکە بۆ بەرگری لەو حاڵەت دروستبوونی ئەو حاڵەتە. حاڵەتێکی کەمان هەیە چارەسەری نەزۆکی بە هۆرمۆنات یا بە ڕێی بلووری منداڵەکە دروستە بێ بەڵام لە دەرەوەی منداڵدانە هەمانە نەشتەرگەری بۆڕی بۆ کراوە پێشتر نەشتەرگەری لەسەر بۆریکان بۆ کراوە ئەو حاڵەتە ئێستا کەمتر بۆتەوە چونکە مەترسی عملیاتی بۆ ئەکرێ چارەسەر بۆریکە ئەکرێتەوە بەڵام ئەگەری مناڵبوون لە دەرەوەی مناڵداندا زیاکە یاخود عملیاتی دەرەوەی بڵین دەوروبەری بۆریکان وەکو بڕیخۆڵە جۆرە یاخود نەشتەرگەری کیسی هێلکەدان بۆی بکەیت و دەبێتە هۆی لکاندن دەوروبەری بۆریکە ئەویش هۆیەکە بۆ دروستبوونی منداڵ لە دەرەوەی مناڵداندا. هۆیەکی کەمان هەیە جگەرەکێشان ڕەنگە لە کۆمەڵگای ئێمە ئەوە کەم بێ تا ڕادەیە بەڵام ئەویش هۆیەکە بۆ دروستبوونی ئەو حاڵەتە. حاڵەتێکی کەمان هەیە دانانی لەولەب بۆ ڕێگرتن لە دروستبوونی مناڵ بەڵام لە ناو ڕەحم دروست نابێ لە دەرەوەی مناڵدان دروست دەبێ ئەوە چەند هۆیەکە گرنگترین هۆیەکانە کە بڵین ئەبێتە هۆی دروستبوونی منداڵ لە دەرەوەی مناڵداندا. بۆ ماوەی ئەگە بۆنمونە کەسێک خۆی شوو کات دایکی پێشتر منداڵی دووگیان بوو لە دەرەوەی بۆ ماوەی نانە بۆ ماوەی نا بەس دووبارە بوون هەیە یعنی مەسەڵەن ئافرەتەکە حاڵەتێکی سەبارەت بۆ ماوەبوون پەیوەندی بۆ ماوەبوون نییە بەڵام لە نەفسی ئافرەتە بۆی هەیە دووبارە و سێبارە بێتەوە یعنی نەخۆشم هەیە لای ڕاستی گرتوێتی چارەسەرمان کردووە بە عیلاجی کیمیاوی پێویستی بە دەرزی کیمیاوی بووە کردنەوەمان بۆ نەکردووە جاری وایە دووەم جار دووبارە ئەبێتەوە لە نەفسی لە مەسەن لە لای ڕاستە جاریکەش دووبارە بێتەوە لە هەمان لایە جاری وایە بۆی هەیە لە لایەکەدا دووبارە لە نەفسی بڵین لە ئافرەتەکەیە بەڵام پەیوەندی بۆ ماوەی نییە بڵێ خوشکەکەی وابێ دایکی وابێ ئەو زۆر باشە تا چەندێک دووگیانی لە دەرەوەی منداڵدان ئەگەری سەرکەوتنی هەیە بۆ ئەوی منداڵەکە بژێت بە هیچ شێوەی ئەگەری سەرکەوتنی نییە چونکە ئەو شوێنانی ترخوای گەورەکەوە دایناوە لە ناو مناڵداندا گەشە ئەکا لە ناو مناڵداندا بە پێی مانگەکان لەو شوێنەی کە مەسەن لە بۆریکانایە ئەگەری تەقینی بۆریکا هەیە و تووشی خوێنبەربوونێکی زۆرە بێ لە سەر مناڵداندا بە هەمان شێوە
لە ناو پەردەی ورگە بە هەمان شێوا بێ هیچ ئەگەری ژیانی نییە ئەو کات نەخۆش هەبووە ینی بە ڕێژەیەکی زۆر کەم گەیشتوتە بەڵێن 12 هەفتە زۆربەی 6 بۆ 8 هەفتە ئێستاش بەبووی پێشکەوتنەوە بەپێی سۆنەر بەپێی فەحسی ڕێژە بڵین پشکنینی بۆ ئەکرێت و دەستنیشانەکرێت و چارەسەر زووتر وەرەگرێت. باشە ئەکرێت بزانرێت پێش ئەوەی کە کەسەکە دووگیان بێت ئەم دووگیانەیە لە ناو ڕەحمدا دەبێت یاخود لە دەرەوە ڕەحم؟ بەڵێ بۆ ئەوانەی بە تایبەتی پێشتر ئەو حاڵەتیان هەیە فەحسیان بۆ ئەەکەین ڕێژەی فەحس لە دووگیانی ئاسایی ئەبێ مەسەلەن ئەگەر پێشەوەی بەڵین بە سۆنەریش دەرکەوێ فەحسی بۆ ئەەکەین بەڵین 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێ زیاکە ئەگەر لە حاڵەتێکە ڕێژەیەکی بەرز بێت گاتە 5,000 یا 7,000 و لە ناو پۆشی لە ناو ڕەحمان نەبوو ئەوە مەترسیمان هەیە کە لە دەرەوەی ناڵداندا دروست بێت پێش پشکنینی بۆ ئەەکەین هەر بۆ ناو بڵین ڕەحمی بە سۆنەر بە باشتری شوایە سۆنەری داخلی ئەو حاڵەتە دەستنیشان بکە. باشە کە کەس ئافرەتێک دووگیان ئەبێت کاتێک دووگیانێکی لە دەرەوەی منداڵدانە نیشانەکانی چین کە تیا دەر ئەکەوێت و پێویستە هەستی پێ بکات کە ئەم دووگیانی لە دەرەوەی ڕەحمدایە؟ بەڵێ زۆر سەرەتا بێ هەستی پێناکە جار نەخۆشەکەیە بە خوێنێکی کەم ماوە ئەیبێیان نە بەڵام ئەگەر بڵین لە حاڵەتێکا کە گەشە بکات و بتەقێ ئەوە بە ئازارێکی زۆریێت و خوێنی بڵین لە دەرەوەی ڕەحمە ئەیبێت لە ناو لە ورگیا ئەیبێت. باشە لە چ کاتێکدا ئەم منداڵدانە لە دەرەوەی ڕەحمدا زۆر مەترسیدار ئەبێ لەسەر دایکەکە؟ زۆربەی کات کە درەنگ مەسەن نەخۆشەکە بێ یا ئازاری هەبێ و پێی نەزانێ نەخۆشمان هەیە هەر لە بە فەحسی ڕێژەیی کە فەحسی بۆ ئەەکەین و سۆنەرێکی سەرەتایی بۆ ئەەکەین ڕەنگە کۆرپەکە بچووک بێ یاخود بڵین گەشەی نەکرد بێ بەس پێت ئەڵێ لە بۆڕیکانایە لە ناو ڕەحمانیە یا دەوری بڵین پۆشی ڕەحم ئەستور بووە بەڵام مناڵی تێنیە و مەفروزە کاتەکەی بەپێی عادەکەی و بەپێی ڕێژەی فەحسەکەی مەفروزە دەرکەوێ ئەوە زووتر چارەسەرەکرێ زۆربەی کات کە ئەو بەشەی کە ئاوساوە بچووک بێ بە ملیم بێت ئەوە ئەتوانین بە ڕێی عیلاجی کیمیاوی هەیە بەکاری هێنین و چارەسەری بۆکەین و نەشتەرگەری بۆ ناکەین بەڵام کاتێ مەترسیدارە لە بۆڕیکە بێ بە ئەو بەشەی کە نزیکی بڵین مناڵدانێتی لەبەرەوە نەزیفێکی زۆر دروستەکە یا نەخۆشەکە کاتێت بە ئازارێکی زۆر و تووشی نەزیفیکە بووە ئەوە چارەسەری تەنها ئەوەی نەشتەرگەری بۆ بکرێ ئەگەر بۆڕیکەش تەقی بێ ئەبێ ئەو بۆڕیەش لابەری طبعاً ئەوەش بێتە هۆی ئەگەری مناڵبوونی کەمتر بێتەوە لە حاڵەتی ئەتیادی کاتە کاریگەری لەسەر دووگیانی داهاتووشدانێ. باڵێ باشە چارەسەرەکان چین ئایا تەنها چارەسەرەکان خۆی لە نەشتەرگەریە ئەبینێتەوە یاخود ڕێگای دیکەشێ بۆ ئەوەی کەسەکە چارەسەر بگرێت و کاریگەری لەسەر دووگیانی داهاتووشی نەبێت؟ باڵێ بەنسبەت بۆ ئەو ئەگەر پشکنینی زووتر بۆی بکرێت و بە ڕێژەی فەحسی هۆرمۆنەکە و بە سۆنەر زووتر بۆی بکەین ئەوە ئەگەری بڵێ نەشتەرگەری دوورەخرێتەوە ئەگەر درەنگتر پێی بزانێ کاتێ بە ئازاریەت کاتێ بە خوێنیت لە ناو پەردەی ورگی یانی لە دەوروبەری ڕەحمی ئەوە نەشتەرگەریە ئەگەر زووتر بۆی بکەین بە عیلاجی کیمیاویکە ئەگەری سەرکەوتنی باشترە جاری وایە خۆی بەڵێن دووگانەکە خۆی ئەکوکێتەوە ڕێژەکەی دا ئەبەزێ ئەوە بەس متابعەیەوێ ئەوە هەر زۆر کاریگەری بۆ جاری کەش کەمترە بێ چارەسەر بەڵێن بۆ جاری داهاتوو ئێمە تقریبا 3 مانگیان بۆ داینین ئەگەر عیلاجی کیمیاوی 3 مانگ بۆ 6 مانگ بۆ عملیاتیش وەکو هەموو عملیاتێ تقریبا 6 مانگ بۆ ساڵێکی بۆ دانین بۆی نابێت سکاتەوە یەکێ لە هۆیەکانی کە باسم کرد هەوکردنەکە ئەبێ پێشەوە چارەسەری بۆ بکەین بۆی ئەو حاڵەتە دووبارە نەبێتەوە جاری واشەیە پشکنینی بۆریکانی بۆکەین بە تایبەتی ئەگەر نەشتەرگیری گەریمان بۆ نەکردبێ بۆی بزانین بۆریکانی کراوەتەوە ئەگەر بۆریکانی هەردووکی کرابێتەوە هیچ مەترسی لەسەر دووگیانی دروست ناکات بۆ جاریکە